خراپی کواڵەتی خۆراک و بەروبوومە کشتتوکاڵیەکان بۆتە کێشەیەکی گەورە بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان. پسپۆڕانی بواری خۆراک دەڵێن ئەو بەروبوومە کشتتوکاڵیانەی هاوردەی هەرێم دەکرێن ڕێژەی نایترێتیاندا بەرزە و پشکنینی دژە مێرووەکان و پشکنینی کیمیاوی پێویستیان بۆ ناکرێت. ئەم سەوزانەی کێتە هەرێمی کوردستانەوە ئێمە مادێکمانەیە بێزگە لە نیترات پێوترێ پێستیسای دژەمێرو کە بەکارێنە بۆی کە بەروم کوشتکاڵەکان حەشرات لێنەیە تاکو ئێستا لە هەرێمی کوردستان پشکنی بۆ ناکرێت. من لە ماوەی ڕابردوودا پشکنیم بۆ کردو بەشێکی زۆری ئەو سەوزەمیوانە لەسەر و ئاسیستان دەبێت بەتایبەتی لە سەوزەکان ئەمە کە هۆکارە بۆ نەخۆشیە دەرشخانەکان بەتایبەتی نەخۆشی شێرپەنجە بۆ نمونە ماست تاکو ئێستا ئەو ماسەیە هەرێمی کوردستانەوە بە پێی یاسا ڕێگەی پێدراو نییە چۆری نەباتی واتە پاڵم ئۆیل بەکاربێنێت بۆ زیادکردنی ڕێژەی چۆری ماستەکە. بەڵام ئەوەی کە هێتە هەرێمی کوردستان لە سونەکان لە ساڵ 90 بەداخۆ ئەو چۆریانەیە و لە بازارەکانی هەرێمی کوردستان ساخەکرێتەوە کە ئەمە بە تێپەڕبوونی کات هۆکارە بۆ نەخۆشیەکانی دڵ و جەڵەی دەماخ و هۆکارە بۆ نەخۆشی شێرپەنجە. بە پێی قسەی پسپۆڕانی بواری خۆراک کە پشکنینیان بۆ خۆراک و بەروبوومە کشتتوکاڵەکان ئەنجام داوە بەشێکی زۆر لەو خۆراک و بەروبوومانەی لە دەرەوەی هەرێمەوە هاوردە دەکرێن بە کواڵەتی کۆنتترۆلدا تێپەڕ نابن بەو پێی لە دەواازەکان پشکنینی پێویستیان بۆ ناکرێت. من پێ دەڵم 100% ئەو وڵاتانەی ئەو بەرومانەی کە بۆ ئێمانێرن لای خۆیانە بەڵام خەتای ئەوان نییە. یەکەم خەتای بازرگانەکانمانە دوم خەتای حکوومەتە ئەبێ حکوومەت کۆنتترۆلیکە بازرگان ژەوێ وجدانی بە خۆراکی ناتەندروست و سەلامەت نێنێت هەرێمی کوردستان. خۆراک و بەروبوومە کشتتوکاڵەکان بە دوو ڕێگا لە دەواازەکانەوە داخلی هەرێمی کوردستان دەکرێن. ڕێگەیەکیان ڕێگەی قاچاخە و دەسەڵاتداران بەسەریدا باڵادەستن بەڵام لە ڕێگە فەرمیەکانیشەوە پشکنینی پێویست بۆ ئەو بەروبوومانە ناکرێت. میوەی ئیسا و ئەوە ئەزانم ئەرەکی خۆی چونیایەتی لەم سەر ئەرزایەوە تۆ لە ماڵم ناڵەکانە کوژی ئەنی من ئەوەنەوە گرفتاری دانیم و نەخۆشینی دانیم ینی دەزەوەی بۆ هەر کامیان تۆیەژی پختەز ئەوە تۆ لە ماڵ بە قورعان لە هەڵقیریە خوارمکینە دوای 2 ساعت بۆ نەخۆشین لە گیان تاو لە دەواازەکانە گەرە جیازێکی باشدانە فەحسیکەن سەرەکەی 2 مناڵاندانە 2 سنوقدانە نێوەنە ناوە جیازێکی باشیش نییە فەحسیکە ئەم هەموو نەخۆشیە ڕووی لەم خەڵکە کردەکشین ئەم ژەهرەتاڵەت تایکەکرێتن ئەم بەروبووم و ئەم میوانەوە. بە پێی قسەی بەرپرسانی هەرێم بەرهەمی ناوخۆیی خۆراک و بەروبوومە کشتتوکاڵەکان پێداویستی ناوخۆ پڕ ناکەنەوە بۆیە ناچارن ڕێگە بە هاوردەکردنیان بدەن. خەڵک بەعام پرسیار ناکا کە ئەم غەرازە لە کوێوە چییە بەس تەماتەکەمان ناوخۆیە زایدان خەسەکەمانێت ئەو باقی غەرازەکان گشتی لە ئێران و لە وڵاتەکانی دەرەوەتێت. ئەم پسپۆڕەی بواری خۆراک دەڵێت لە تاقیگەکانی دەرەوەی هەرێمی کوردستان پشکنینی بۆ 48 جۆر ڕۆنی زەیت کردووە بۆی ڕوون بووەتەوە ڕۆنی زەیت بە ڕێژەی 60% پاڵم ئۆیلی تێکراوە. من لە ماوەی ڕابردوودا بە دوادچوونم کرد بۆ دۆشایی تەماتە 13 جۆر نمونەی دۆشایی تەماتەم بر لە یەکی لە وڵاتانی دراوسێ فەحسم کرد لەگەڵەوە نمونەی وڵاتی خۆشیم فەحس کرد بۆ من ڕێژەی بەنزواتی سۆدیۆم کە ئەکرێتە ناو تەماتەوە بۆی تەمەنی درێژکێتەوە. ئەو وڵاتە خۆی ڕێگەی پێیا 5 ppm تیاابێ واتە لە ملیۆنێکا 5 تیاابێ بەڵام ئەوی بۆ ئێمە نار 54 تیابوو بۆنە لە وڵاتی تری دراوسێمان ڕێگەی نایە هەر هیچی تیابێت لە جیاتەوە بە خوێی پارێزێ بۆیە بەدڵنیان پێدانەڵم من هەموو جارەکە نمونا بم بە فەحس بۆ وڵاتانی دراوسێ بەراورد یەکەم لەگەڵ نمونەکەی خۆیان بەس خۆیانەکە هیچ پێگاتەکانیان یەک نییە. هەرچەندە دانیشتوانی هەرێم نیگەرانن لە خراپی کواڵەتی خۆراک و بەروبوومە کشتتوکاڵی هاوردەکراوەکان بەڵام بەرپرسان قسەی جیاواز دەکەن و دەڵێن سەرجەم خۆراک و بەروبوومەکان بە پێ پشکنین هاوردە ناکرێن لە کاتێکدا نکۆڵی لەوەش ناکەن بەشێک لەو بەرهەمانە بە ڕێگەی قاچاخ هاوردەی هەرێم دەکرێن. دڵشادەنوار دەنگی ئەمریکا ناوچەی گەرمیان.